فتنەی دووهەم فتنەة المالە، فتنەی سەروەت و سامانە کە خەڵک ئەوەندە دڵی بە وردە وردە بۆی ئەشتنێ و ڕەنجی بۆ ئەدا و ئەو هەوڵەی ئەبێ بۆ دینی بدا وابتغي فيما آتاك الله الدار الآخرة، بەڵام ئەو ئەمە ناکە. ولا تنس نصيبك من الدنيا، ئەم وای کردووە وابتغي فيما آتاك الله الدار الدنيا ولا تنس نصيبك في الآخرة وانسي الآخرة، بیریشی چۆتۆ. ئەمە فتنەیەکی ترە کە ئینسانی مسلمان تووشیە بێ، ئەبێ ئاگار لە خۆت بێ کە پارە و سەرۆت و سامان هەڵپەی دنیایی سەر لێ نەشێن. نەڵێ آخر خوای گەورە خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ خوای گەورە حەزەکە نیعمەتەکەی بە عەبدەکەیەوە ببینی. نەڵێ وەڵا سوننەتە چوار ژن بێنم. نەڵێ آخر خۆ ماڵێکی گەورەش تەمەنایەک بۆ کە سەحابە داوایان کردو. هەموو قسەکانەوانە ڕاستن، بە سامانەکە لە دەستایە یا لە دڵتایە کە لەسەر دین و تەدەیونەکە ئیجبارت دەکەن دڵت دێخانوێکیان بفرۆشی و بەجێ بێڵی توڵێ بابە ئەوە پێشتر ئەوەندە دەفتەریان داومەتی، ئێستا دڵت پێوەیەتی تۆ دڵت بە دینەکەەوە نیە، دڵت بەو خانەوەیە کە دروستت کردووە. هەروەکو ئەو خوشکە بە ڕێزەمان دڵی بەو مەتبەخەوەیە کە بە قابلەمەکانیەوەتی بەو تاوەیەوەتی دڵی نایە ئەو ستل بیتە بەجێ بێڵێ. دڵی نایە دیکۆرە بگۆڕێ، دڵی نایە و پەردێ بەجێ بێڵێ ئەگەر بچینە ئەوێ ئای وەڵا خۆ بێ گونیە بکەین بە پەردە. بەڵام ئەوەی کە دیندارە هەڵێ ئەمە هەمووی مەتاعی دنیان، چێژی دنیان، چێژمان لێکردن ئەڕۆینە جۆزینەوە بۆ شوێنێکی. ئەو فتنەی دووەم.